لە کاتێکدا کەشەپۆلی هەواڵات ترسناکەکان و جەنگی میدیایی لە 40 ڕۆژی ڕابردوودا هەموو لایەکی کەنی بوو. ئێمە لە کۆباس سەلمانمان کە میدیای ڕاستەقینەی خەڵکیەیە لەم ماوەیەدا یەک هەواڵیشمان بڵاو نەکردنەوە کە ببێتە هۆی ڕووخاندنی ورە و تێکدانی بارودۆخی دەرونی ئێوە لەبەر ئەوەی لای ئێمە مرۆڤ لە پێش هەواڵە. سێ کاتژمێری داهاتوو کە ئەمریکا و هەم ئێرانیش باسییان لێوە کردووە. ماوەی مانگێک زیاتر دەبێت کە یەکێک لەو بابەتانی کۆتۆتە ژێر کاریگەری گرژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە لە سۆران لە بری ئەوەی بەدوای لایک و ڤیوی هەواڵات تۆقینەرەکاندا ڕابکەین بڕیارماندا پارێزەری ئارامی کۆمەلگە و تەنانەت پێشدام و دەستگا حکومەکانیش ئێمە بڕیاری ڕووماڵێکی بەرپرسیارە نەماندا کە ترس نەخاتە نێو ماڵەکانتان. ئەرکی ئێمە تەنها گواستنەوەی ڕووداوەکان نەبوو، بەڵکو گەڕان بوو بە شوێن هیوادا. لە کاتێکدا کە بەنگی موشەکەکان دەپسران، کۆباس بە شوێندانە بێزیانەکانی هێرشەکاندا دەگەڕا تاکو پێشان بڵێت کە کوردستان ئارام و پارێزراوە. ئێمە تەنها هەواڵە ئەرێنیەکانمان کرد بە دیاری بۆ چاو و گوێچکەی بینەرەکانمان. لە پایتەختی هەرێمەوە کۆباس وەکو چاودێرێکی دلسۆز وەستا لە کاتێکدا زۆرینەی بۆ بەدەستهێنانی ناوبانگی یاریان بە هەستی هاوڵاتیان دەکرد. ئێمە لێرە بووین بۆ ڕازگۆیی و هێمنی ڕاستەکاتان پێ بڵین بەبێ ئەوەی سێبەری جەنگ باڵ بکێشێتە سەر ژیانی ڕۆژانەتان. ئێستا کە جەنگەکە بەرەو کۆتایی دەچێت ئەتوانین بە سەربەرزیەوە بڵین کۆباس گەورەبوونی میدیایی و ژمارەی لایکەکانی کرد بە قوربانی بۆ ئەوەی ئێوە لە گەرمیان و تەواوی کوردستان بە ئارامی بخەون. ئێمە لایکمان نەویست بەڵکو متمانەی هەمیشەی ئێوەمانەویست. لە شاری هەڵەبجەوە کە مێژوویەکی پڕازاری هەیە ئێمە نەک ڕێگریمان کردلەوەی بۆنی بارە و تێکەڵی یادگاریە ناخۆشەکان بێت، بەڵکو ڕێگریمان کردلەوەی دانگی تەنکی سەربانەکانیشتان لێ ببێت بە دەنگی درۆن و موشک. ئێمە لێرە نەبووین بۆ تۆقاندن، ئێمە لێرە بووین بۆ پاراستنی ئارامی دەرونی ئێوە. کۆباس لەسەر ئیتیکی پیشەیی خۆی بەردەوامی دەبێت چونکە ئێمە میدیایەک نین تەنها لە کات و ساتە خۆشەکانە بوونمان هەبێ بەڵکو لە کاتە سەخت و دژوارەکانیشە دەبینە قەڵغان بۆ دەرونی هاوڵاتیان و وەرگرانمان. هەر بۆیە کۆباس هەمیشە وەک چۆن لە بەرەی خەڵکا بوو ئاواش لە بەرەی خەڵک و هاوڵاتیانی خۆیدا دەمێنێتەوە.